میوان بینەرانی عزیز، سڵاوتان لێبێ و بەیانتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی بە ئومێدی تەندروستیەکی باش ئومێد دەکەین لە حاڵەتێکی دەرونی ئارام و لە کشێکی لەسەرخۆ و وەروەها لە ئاسوودەییدا بن. سپاس بۆ خوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو لەم سپێدەیە لە پەیامەوە لەگەڵ هاوکاران و بەتایبەت کاکە دانیان ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. سڵاوتان لەبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین ئەمڕۆژ لە بەرنامەیەکی نوێداتینەوە خزمەتەوەی عزیز. هیواخوازین ئەمڕۆژ سرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بابەت و بڕگەمان بۆ ئامادەکردوون لە تەوەری یەکەمدا باز لە ساڵیادی پرۆسەی ئەنفال دەکەین لە گەرمیان و بۆ پێی لەم چەند ڕۆژەدا یادی کارەساتی ئەنفالەوە قسە دەکەین لەسەر هێنانەوەی ئەو وفاتانی کە لە سەماوە لە ساڵی پار دۆزران و بڕیار بوو بێنێتەوە بۆ خاکی گەرمیان و لە تەوەرەی دومیشماندا باز لە چۆن ژیانی ئاسایی، چۆن ژیانی خەڵک لە شاری سلێمانی ئاسایی دەبێتەوە ئەو ڕێکارانەیە خودت ئەو ڕێنمایانە چین کە لە قۆناغی دومدا جێبەجێ دەکرێن و پێی کە ئێستا لە قۆناغی یەکەمدا کۆمەڵێک شوێن و کۆمەڵێک دوکان و کۆمەڵێک مارکێتەکان کراونەتەوە بۆ بزانین قۆناغی دواتر چی و ئایا قەدەغی هاتوو چۆش لەگەڵی بەردەوام دەبێت. لە تەوەری سێمیشماندا باز لە پێشوازیکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین بۆ پێی کە چەند ڕۆژی داهاتوو دەچینە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان و ئینشاءالله بزانین چۆن خۆمان ئامادە دەکەین بۆ ئەو مانگە لەگەڵ کۆمەڵێک راپۆرت و بابەتی دیکە. بەڵێ بینەرانی بەڕێز بۆ هیواین لەگەڵمان ببێنەوە تاوەکو بەهرەمەند و سوودمەند من لەو تەوەرانی کەوا لە ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ بۆ ئێوەی عزیز ئامادەکراوە. ئێستاش با بزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بۆ شار و شارۆچکەکان چۆن چۆنیە.
عزیزان ئەم ڕۆژانە 32 ساڵ تێپەر دەبێت بەسەر ساڵیادی بەدنایی ئەنفالدا کە لە ناوچەی گەرمیان لەلایەن ڕژێمی درڕندەی بەعسەوە بە 8 قۆناغ ئەنجام دراو کە زۆرینەیان پیا و منداڵی تێدا بووە لەگەڵیشیدا چەند ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان کیمەباران کرا لەگەڵەوەی کە ئەنفالیشی بەرامبەر ئەنجام درا و گەرچی پێدەچێت ئەم ساڵ ئەو یادە نەکرێتەوە بەڵام بۆ هەمیشەی لە دڵ و دەرونی هەموو تاکێکی کووردا دەمێنێتەوە بۆ قسەکردن لەسەر ساڵیادی بەدنایی ئەنفال لە دەڤەری چەمچەماڵ و گەرمیاندا قسە و باز دەکەین لەسەر ئەو بابەتە بە میوانداری زۆر بەڕێز ئەفون هابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنومێنتی چەمچەماڵ میوانمانە. کاگابی سڵاوی خوارد لێبێت دەپرسم ئەم ساڵ ساڵیادی بەدنایی ئەنفال چۆن بەڕێوە دەچێت؟ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش سەرەتا ئەمەیە سڵاو درود بنێرم بۆ جانی پاکی شەیدانی جنۆسایدی ئەنفالکراوان و سەرجەم شەیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان. بەداخەوە ئێمە هەموو ساڵێک 4 یادی برینێکی پرسوێی هەمیشە خوێن لێچۆڕاو دەکەینەوە کە ئەوش پرۆسەی تاوانی ئەنفالەکە دەرحەق بە گەلی کورد کرا و ئامانج لە جێبەجێکردنی ئەو پرۆسەیە ژەناوبردنی گەلی کورد بوو. هەموو ئەزانین پرۆسەی ئەنفال یەکێکە لە گەورەترین ئەو تاوانانەی کە لە مێژوودا دەرحەق بە گەلی کورد کرا. دیارە گەلی کورد لە ڕابردووە چەندین تاوانی بەرامبەر کراوە بەڵام تاوانی ئەنفال گەشتە تۆپە و گەورەترین تاوان بوو و بە شێوەیەکی زۆر درڕندانە زۆر بێبەزەیانە دەرحەق بە گەلی کورد کراوە بە 8 قۆناغ. ئەمەیە ئەو بۆ ڕاستکەمەوە کە تاوانی ئەنفال هەر گەرمیانی نەگرتەوە و هەموو کوردستانی گرتەوە بە 8 قۆناغ جێبەجێ کرا کە تێیدا 182,000 لە ژن و مناڵ و پیر و گەنجی کورد زیندە بەچاڵ کران 4700 گوند تەختی عرس کران و جگەلەوەی کە ڕز و باخ و کانیا و سەروەت و سامانی گەلەکەمان هەمووی بەتاڵان برا کە شوێنەوار و ئاساری پرۆسەی ئەنفال هەتایە هەر ئەمێنێتەوە. ئەوەی ئەو زەرور زیانانەی کە لە پرۆسەی ئەنفالە دەرحەق بە گەلی کورد کرا زیانەکانی بە 8 ملیۆن دۆلار خەمدەدراوە کە قەرەبوو بکرێتەوە لەلایەن دادگای تاوانەکانەوە. ئەم ساڵ بە بۆنەی بەڵاوبوونەوەی کۆرۆناوە و بۆ سەلامەتی گیانی کەسوکاری شەیدان کە لە پێش هەمویانەوە دواتر کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو بۆنە و یادەکانی قەدەغە کردو لە ئێستاە بۆیە لە چەمچەماڵش ئەو یادە ئەم ساڵ ناکرێتەوە و هەر ئەمڕۆ کۆبوونەوەیەک ئەکرێ لە بەڕێوەبەراتی مۆنومێنتی ئەنفال بە ئامادەبوونی هەموو ڕێکخراوەکانی سنوورەکە کە ئەو ڕێکخراوانە نمایەندیدەی کە سوکاری ئەنفال کراوانن و گوێ لە داواکاری و داخوازەکانیان ئەگرن و لە دواترا داوا و داخوازەکانی کە سوکاری قوربانیان و کە سوکاری شەهیدان و خەڵکی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوانی چەمچەماڵ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەیە ڕائەگەیەندرێت. کاگ هابیل هێنانەوەی 171 ڕوفاتی ئەنفال کراوی دەڤەری گەرمیان دەڤەری چەمچەماڵ بڕیار بوو لە سەماوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و لە چەمچەماڵ بنێژێن. ئەو ڕوفاتانە گەڕێنرانەوەتەوە بۆ هەرێمی کوردستان چی بەستەر هاتووە؟ ئێمە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان هەموو ئامادەسازیەکی کرد و بڕیار بوو لە 4 لە مۆنومێنتی چەمچەماڵ بە خاک بسپێرێن بەڵام بەداخەوە بەهۆی بەڵاوبوونەوەی کۆرۆنا کە هەموو چالاکی و گردبوونەوەیکی قەدەغە کرا بۆیە ئەو پرۆسەیە لە ئێستای وەستەدراوە بەڵام هەموو ئامادەیەکی بۆ کراوە و گۆڕەکانیان بۆ هەڵکەدراوە چاوەڕێی ئەوەین کە وەزعی کوردستان ئاسایی بێتەوە و ئەم کۆرۆنا لە ناو بچێت و تەندروستی هاوڵاتیان پارێزراوە بێت ئەو کاتە دەست بە هێنانەوەی ڕوفاتەکان نەکرێتەوە. کاک هابیل هیچ ئامارێکتان لایە ئەو ڕوفاتانە چەندن یان چەندتان بۆ دێتەوە یا خۆت چەندێکی تریش لەوێ ماوە کە معلوماتیان لەسەر هەیە و دەبێ بگەڕێنرێنەوە؟
ئەم ڕووفاتانەی کە ئێستا لە باغان و بەنیاز بووین کە ئێستا بێنرایەتەوە بۆ کوردستان 171 ڕووفاتن هەمویان ژن و مناڵن 74 مناڵە 97 ژنە ئەبینین یعنی کە سەیری ئەو گۆڕە بە کۆمەڵانەکەی بێبەزەی و درڕندەی حکوومەتی بەعس کە ئەم هەموو ژن و مناڵە بێتاوانە خەڵکی سڤیل لە گۆڕخێری کراون و لە بیابانە بە درڕندانەترین شێوە زیندە بەچاڵ کراون. زۆر باشە کاک هابیل لە بابەتی خزمەت گوزاریەوە یعنی توانین بڵین زۆربەی هەرە زۆری سێکتەرەکان لە هەرێمی کوردستانە گلەی و گازندەیان هەیە جۆرێک لە بێنازی و ئێمالکردنیان پێوە دیارە کە سوکاری سەربەرزی شەیدانی پرۆسی بەدناوی ئەنفال و جینۆسایدی بە شێوەیەکی گشتی هەموو کوردستان و بەتایبەت گەرمیان کە قوربانی با بڵێن پشکی شێری بەرکەوت لە قوربانیدان بەدەمەوە هاتوونی لایەنە پەیوەنددارەکان یا خۆتکار و پرۆژەکانی بەڕێستان لە هەمبەر خزمەتکردن بۆ کە سوکاری شەهیدان بەتایبەت کە بۆ نمونە لە بەیانی کە پێم وابێ بەڵێ 4 ساڵیادی ئەنفالە ئەگەر هیچ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەش کۆمەڵی خەبەری خۆشیان بنێ ئەوەی کە ناتوانن چالاکی بکەن لەبەر کۆرۆنا ڤایرۆس مەسەلەن کۆمەڵێک خەبەری دڵخۆشکەر بەوان بدەن. بەڵێ بەداخەوە ئەم وڵاتی ئێمە تووشی قەیرانی دارایی بوو لە ساڵی 2014ەوە تاکو ئیسش وەزعی دارایی هەرێمی کوردستان ناتەوە سەرخۆی و بۆ قەرەبووکردنەوەی کە سوکاری شەیدان هەرچی بکرێ بۆ کە سوکاری شەیدان هێشتا کەمە هەموو دنیا بدەی بە کە سوکاری شەهید ناگا بە پەنجەی ئەزیزێکیان بۆیە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەردەوام خزمەتی کە سوکاری شەهیدکە و لە ڕابردوشدا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەولەوێتی کارەکانی خزمەتی کە سوکاری شەیدانی ئیبراز کردووە بەسەر خەڵکی ترە و ئەو ئیمتیازاتانی کە بۆ کە سوکاری شەیدان هەبوو بۆ خەڵکی تر نەبوو وەک دەرماڵەی خوێندن و تەندروستی و موچە و خان و ئەوانە بەڵام ئەمانە هیچی وەکو وتم ناگا بەوەی کە قەرەبووی کە سوکاری شەیدان کرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان هەمیشە لە هەوڵ و خزمەتکردنی کە سوکاری قوربانیانەوە و خۆی بەداکوکر و ماف و ئیمتیازاتی کە سوکاری شەیدان ئەزانێ و بەردەوام لە هەوڵ و جێبەجێکردن و دەسەبەرکردنی خزمەتە بۆ کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان. کاگابیل دەوترێت سەرڕای ئەو گۆڕە بە کۆمەڵی کە ئێستا دۆزراوەتەوە چەندین گۆڕی بە کۆمەڵی کە لەو دەڤەرەدا هەیە لە سەماوەدا هەیە زانیاریتان لەو بارەوە هەیە؟ بەڵێ خۆی سێ گۆڕ بوو لە سەماوە گۆڕێکیان هەڵدرایەوە کە وتم سەرجەمیان ژن و مناڵ بوون ئەوە بە بۆنەی بەڵاوبوونەوەی کۆرۆنا و ئەم وەزعی کە ئێستا هاتوتە پێشەوە لە کوردستانەوە وەستێنراوە. دوو گۆڕی تر هەیە دوا بە دوای هێنانەوەی ئەو ڕووفاتانە ڕاستەخۆ دەست بە هەڵدانەوەیان ئەکرێ بە هەمان پرۆسە لە مەراسیمێکی شایستەی و گەورەیە ئەو ڕووفاتانە ئەهێنرێتەوە بۆ زێدی کە سوکاریان. کاگابیل ویستم شتێکت لێ پرسم بێگومان بۆ خۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە ئەمڕۆ دیکۆمنتکردن و وەروەها ڤیدۆکردن و وێنەگرتنی کۆمەڵێکی زۆر لەو چالاکیانە کە خۆشبەختانە ئێمە لە ساڵانی ڕابردوو بینیومانە مەسەلەن لایەنە معنیەکانەوە تایبەت بەڕێستان کە وەکو بەڕێوەبەری مۆنۆمنتی چەمچەماڵ لە کاتی پرۆسەی هێنانەوەی وهروەها دەرهێنانی وەروەها ئەو ڕووفاتانی کەوا لە خاک دەردەهێنرێنەوە تا دەگەڕێنەوە. بیرتان لەوە نەکردێتەوە بە شێوازێکی فیلمێکی دیکۆمنتاری زۆر پرۆفیشناڵیان لەگەڵ لایەنێکی پەیوەندیدار بە مۆزوعی فیلمەوە بۆەوەی زیاتر بابەتەکە هەم دیکۆمنتیەکی زۆر ڕاستی بێ هەم هەرچەندە لە جیهانە دەنگی داوەتەوە بەڵام باشتر پەیامەکە بگا باشتر ئەو زوڵم و ناحەقەی بەرامبەر کورد کراوە بکرێ ئێوە لە گەرمەی پرۆسەکەیە بتوانن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وا بکەن فیلمێک بەرهەم بێنرێت. خۆی لە ڕووی بەڵگە و دیکۆمنتەوە پرۆسە ئەنفال پێشتر وا ناوزەن کرابوو کەمترین بەڵگە و دیکۆمنتی هەیە هەرچەندە ئەم پرۆسەیە لە سەردەمێکە جێبەجێکرا کە سڵتەی عێراقی لەو پەڕی دەسەڵاتا بوو و پشتیوانیەکی گەورەی نێودەوڵەتی هەبوو و کاریگەری ئەعلام بەو شێوەیە نەبوو و ئەم پرۆسەیەش لە شەوە تاریکەکانە لە بیابانەکانە زیندە بەچاڵ کران کەمترین بەڵگە هەبوو لەو کاتەیە هەتاکوونە
پرۆسەی ئازادی عێراق تەنانەت کە سوکاری ئەنفالکراوانش هەر چاوەڕێیاتنەوەی ئەجزانیان بوون بەڵام لە دوای ئەوە لە دوای کەوتنی حکوومەتی عێراقی و کەوتنە دەستی بنکە و بارگاکانی حکوومەتی بەعس کۆمەڵی بەڵگە و دیکۆمنتی زۆر هەیە ئەتوانم بڵێم ئێستا پرۆسەی ئەنفال یەکێکە لەو کەیسانەی کە خاوەنی زۆرترین بەڵگە و دیکۆمنتە بەراورد بە گەلانی ترش بە تایبەتی من مۆزەخانەی ئەرمەنم بینیوە بەشێکی بە کاریکاتێر کراوە لە چاو ئەوەی ئێمە ئەوە تا گۆڕە بە کۆمەڵەکان بە حەقی ئەیبینین و تەکنۆلۆژیا ئێستا زۆر پێشکەوتووە و ئێمە لە بیدایەتی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە ئەم پرۆسەیە هەوڵدراکەوە بکرێ بە ئەدیلەیەکی قانونی بۆ دادگایکردنی سەدام و دار و دەسەکەی یەکێک لەو گۆڕانەی کە لە حەزەر هەڵدرانەوە کە هەوێی کە ژنێک هەوێی شەش لە مناڵەکانی پێبوو لە کەمەربەندێکە بەستی بێەوە لە دوای هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان کە دۆزرایەوە ڕاستەوخۆ ئەوە دیکۆمنت کرا و تەسویر کرا و پیاوی ئەو ژنە برین مابوو خەڵکی گوندێک بوو گوندی بنگرد بوو لە سنووری دوکان بوو بە شکاتکرد لەسەر سەدام حوسێن و لە دادگا هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵا و ئەو هەوێیانە بە سینەماڤژن لە دادگا لێدرا بوو بە یەکێک لەو ئادیلانە ئیکەوە سەدام حوسێن و گۆڕبەگۆڕی پێ دادگایی کرا و دواتر یەکێک لەو بەڵگە بە قوتانەی کەوا بوو بەهۆی ئەوەی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق کەیسی ئەنفال بە جینۆساید بناسێنرێ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بوو و بۆ ئێستاشی پێوە بێت ئەو گۆڕە بە کۆمەڵانە هەر لە سەرەتای دەستپێکردنی هەڵدانەوەیەوە تەسویر ئەکرێ و ئەرشیف ئەکرێ و قۆنسۆڵ و ڕاگەیاندنی وڵاتانی بیانی سەردانی ئەو شوێناناکەن بە تاکید هەمووی دیکۆمنت کراوە و هەتا هێنانەوەیان و لە ڕابردووە و کراوە و لە ئێستاشا بەردەوامین لەسەر دیکۆمنتکردنی. کاکابیر ڕاستە ڕژەمی باز بکەری سەرەکی ئەنجامدانی پرۆسی ئەنفال بوو لە هەرێمی کوردستاندا بەڵام لەگەڵیشیدا چەندین کەسایەتی هەماهەنگی بوو لەگەڵا هیچ ڕێکارێکی یاساییتان ئەنجام داوە بۆی کە ئەو کەسانە بدرێنە دادگا و چەندین کەسیان هەیە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بە ئازادی دەسوڕێنەوە هیچ کارێکتان کردو بۆ ئەوی کە بە دادگا بدرێنەوەوانە؟ ئێمە ساڵانە یەکەم داواکاری کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان دادگایکردنی جاش و مستەشارەکان و بکەرانی تاوانی ئەنفالە بەڵام بەداخەوە ئەو پرۆسەیە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە لە کوردستانەوە وەزارەتی شەهیدان تا ئێستا دوو جار بە نووسراوی فەرمی دایەتی بە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیرانش دایەتی بە وەزارەتی ناوخۆ کە جاش و مستەشارەکان و ئەوانەی کە لە دادگای باڵای تاوانەکان کە 158 جاش و مستەشارە نایان هاتووە بدرێن بە دادگا بەڵام بەداخەوە تا ئێستا وەزارەتی ناوخۆ کەم تەرخەمی تیا کردووە و هەڵنەساوە بەجێکردنی ئەو فەرمانە کە ئەمە نیگەرانی زۆری کە سوکاری ئەنفالکراوانی لێکەوتوتەوە هەمومان ئەیبینین کە ڕۆژانە بازەکرێ و ساڵانەش یەکەم داواکاری کە سوکاری ئەنفالکراوان بە دادگایکردنی جاش و مستەشارەکانە. کاکابیل هەر بۆ ئیزافەیەک بۆ پرسیاری پێشووترم ئەو بەڵگە و پاشماوانەی کەوا ئەدۆزرێتەوە لە گۆڕە بە کۆمەڵەکان وەکو هەر پارچەیەک هەر کەرەستەیەک هەر وەسایلێکەوە شەهیدانی ئەنفال کراوکەوا پێیان بووە لە هەویەی خۆیانەوە بوو بێ لە ئەنگوستی لەو پێڵاوەکان و هەتا جلوبەرگ و کۆمەڵێک لەو کەرەستانی پێیان بووە ئێوە وەکو با بڵێن مۆنۆمنت لای خۆتان وەریان دەگرن لە شوێنی تایبەت دادەنرێن عەرز دەکرێن یا خۆت ئەگەر کەسێک خاوەنی با بڵێن کەس خزمێکی نزیکی شەهیدە ئەنفالەکە بێ وەری دەگرێتەوە؟ ئەو ببوورە ئەو پەل و ئەو شتانەی کە لە گۆڕە بە کۆمەڵەکانە هەن تاقەن شتی زۆرتیایە بە تایبەتی ئاڵتون پارە و ئەو شتانی کە پێیان ئەتامەم کە مژێ مناوڵە ئەوانە زۆربیان لە مۆنۆمنتی ئەنفالن و لە ئێستا لە مۆزەخانەی مۆنۆمنتی ئەنفال شوشەبەندێکی تایە کە جلوبەرگی ناو گۆڕە بە کۆمەڵەکانی تایە تەنانەت قەوانەکانش لە کاتی گولەبارانکردنی گۆڕەکانە کە گولەباران کراون قەوانەکان کەوتوتە سەر چاڵەکان و قەوانەکانشمان هێناوە لەوێ نمایشەکەین و جگە لەوەی جلوبەرگ و مەمکەمژە و شانە و ئاوێنە و گوارە و هەموو ئەو شتانی کە هەیە لە
وەزەخانەی مۆنومنتی ئەنفال نمایش ئەکرێ و پێشانی وەفدی بیانی و شاندی ناوخۆی و خوێندکارانی زانکۆ پەیمانگەکانی دێن کە ئەوە بە بەردەوامی سەردانی مۆنومنتی ئەنفالەکەنەوە. کاگابیل ئەو خزمەتانەی یاخود با بڵێن ئەو خزمەتانی کە پێشکەش بە کەسوکاری ئەنفالکراوەکان کراوە شەیدانی ئەنفالکراوە لە ئاست ئەو چاوەڕوانی لە ئاست ئەو شەهیدانەیانەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە واتە هیچ خزمەتێکی ئەویان کراوە کە جێگەی دڵخۆشی بێ بۆیان؟ من ئەڵێم کەسوکاری سەربەرزی شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم هەرێمن خاوەنی ڕاستەقینەی کوردستانن و ئەوان خوێنیان داوە و هەر چیشیان بۆ بکرێت لە هەرێمی کوردستانە وەکو وتم ناگا بە پەنجەی ئەزیزەکان ناگا بە دڵۆ پێخوێنی ئەوەی کە ڕشتیانە بۆ ئازادی ئەم کوردستانە و شەهیدانی ئەنفالکراوان شتەنەها تاوانیان کوردبوون بووە و لەبەرەوەی کورد بوونەوە بۆ لە ناوبردنی نەژادی گەلی کورد و ئەنفال کراون زیندە بەچاڵ کراون بۆیە لە ئاستی تموحی حکومەتی هەرێم شانە بەڵام حکومەتی هەرێم بە پێی توانا و ئیمکانێتی خۆی لە ڕابردووە کە وەزعی حکومەتی هەرێم باش بوو هەوڵیدا کۆمەڵی ئیمتیازات بەدەر لە خەڵک وەکو وتم یەکەی نیشتە جێبوون و تەندروستی و سلفەی زەواج و زەمالەی خوێندن و کۆمەڵێک لە پێشینە تایبەت کرابوو بە کەسوکاری ئەنفالکراوان بە بەردەوام شەبێ ئەوانە و حکومەتی هەرێمی کوردستان بە ذات وەزارەتی کاروبار شەهیدان بەردەوام لە هەوڵەکانیەتی کە خزمەتی زیاتر پێشکەش بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان کرد. زۆر باشە کاکاوی داواکاری چییە دواوتە چییە پێشکەشی لایەنە پەیوەنددارەکانی بکەیت؟ ئێمە لە ساڵانی ڕابردوو حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی سلێمانی لەگەڵ حکومەتی خۆجێی چەمچەماڵە باشترین مەراسیم شایستەترین مەراسیم کە لە ساڵانی ڕابردوو ڕەنگە لە ڕۆژێکا بوو بێت بەڵام بەم ئەخیرانە ڕۆیشتووە هەفتە چالاکیەوە وە کۆمەڵێک سیمینار و چاپکردنی کتێب و چالاکی شانۆی و کورتە فیلمی جنۆساید و تەنانەت ئەم ساڵ لە بەرنامەمان بوو کە فیستیڤاڵی کوردە فیلم لە چەمچەماڵ بکەین بەڵام بەداخەوە بەهۆی ئەم وەزعەیە کە هاتە کوردستانەوە ئەم ساڵ ناتوانین ئەو یادە بکەینەوە بەڵام لە ڕابردووە بۆ شێوەیە کردمانە ئەوەی کە داواکاری من بێت بۆ ئەم ساڵ کە بەهۆی قەدەغەی هاتوچۆوە بەهۆی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەوە داوام لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەیە کە بەچڕی ڕووماڵی پرۆسەی ئەنفال بکەن بە ئاراستەی و بە ڕێچکەی بە جینۆساید ناساندن و ئەرشیڤکردن و دیکۆمنتکردنی ئەم ساڵیادەی ئەم ساڵ زۆر بەچڕی ڕووماڵ بکەن و ئەو کورتە فیلم و ئەو دیکۆمنتانی کە هەیەە و ئەو بەرنامانەی کە لە ڕابردووش لەسەر پرۆسە ئەنفال کردویانە بتوانن لە ئێستاە بەهۆی ئەوەی کەوا قەدەغەی هاتوچۆی و ناتوانن بەرنامەکانیان وەکو پێویست بێت بەرنامەکانیان تایبەتکەن بە پرۆسەی ئەنفال. زۆر بەڕێز هابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنومنتی چەمچەماڵ لە چەمچەماڵ لەگەڵمان ناوی زۆر سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی. ئایزان ناوبڕێ وەردەگرین و دەگەڕین وڵات. بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە میوانداری زۆر بەڕێز کاگی لەشکر حەیدەر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانیمان کردو بۆ قسەکردن لەسەر ڕێکارەکانی ئاساییکردنەوەی ژیان لە پارێزگای سلێمانی کە بەپێ ڕێنمایەکان و خۆیان بێ بە سێ قۆناغ دەکرێت. کاگ لەشکر سڵاوت لێبێ و بەیانیت باش. بەیانیتان باش سڵاو لەسەر زەمبینەران. ئەگەر پێمان بڵیت ئەو ڕێکارانەی گرتوتانەتە بەر بۆ ئاساییکردنەوەی ژیان لە پارێزگای سلێمانی و بەتابەت لە سنتەری شاری سلێمانی پێم وابێ بە سێ قۆناغ ئاماژەتان پێکردو ئەگەر بۆمان باس بکەی قۆناغی یەکەم لە ئێستا لە جێبەجێکردندایە؟ سڵاو لەسەر زەمبینەران ئەمێ ڕوونکردنەوەیەک بم بۆ سەر زەمبینەرانی خۆشەویست کە مەبەست لە بڵاو ئاساییکردنەوەی بارودۆخی ژیان لە پارێزگای سلێمانی ئەو ناگەێنێ قەدەغەی هاتوچۆ لە پارێزگای سلێمانی هەڵگیرە هەموو ڕێشوێنەکانی خۆپارێزی لە پارێزگای سلێمانی وەکو ڕابردووە گیرێتە بەر بەڵام کۆمەڵە شوێن لە پارێزگای سلێمانی بەپێ ڕێنمایەکان کە ڕێگەیان پێدراوە بکرێنەوە بە مەرجێ هەموو ڕێنمایەکانی خۆپارێزی تەندروستی
سەلامەتی لە ناو شوێنانە دروست کرێ ڕۆژی ڕابردوو کۆمەڵە شوێن لە پارێزگای سلێمانی کراوەتەوە ئێمە چاودێری و شوێنانەکەین کە هەموو ڕێنمانەی لەلایەن قایمقامەتی سلێمانی بۆیان دەرکەوە جێبەجێکن واتە ئاساییکردنەوەی ژیان بەمانای ئەوە نییە هەموو سێکتەرەکانی ژیان بکرێتەوە بەمانای ئەوە نییە کە هاوڵاتیان بێنە دەروی ماڵەکان و قەرباڵغی لە شوێنە گەشتەکان دروستکەن پێویستە پابەندی مەرج و ڕێنمایەکانی خۆپارێزی بن. کاک لەشکر بێگومان زۆر زۆرورە بە ڕێزبەندیەک و بە چاودێرێکی زۆر ورد پرۆسەی ئاساییکردنەوەکە دەست پێ بکاتکە و ماندووبوونەی چەند ڕۆژ ئێوە گرتوتانە ئەگەر بێت و قەرەباڵقی دروست بێ ڕەنگە نەتیجەیەکی باشی نەبێت. لەو قۆناغی یەکەمەی کەوا ئێوە دەستان پێ کردووە ئەو شوێنانە کامانن کەوا ئێساکە مۆڵەتیان هەیە و لە سعات کاتژمێر چەند بۆ چەند ئەتوانن بۆ نمونە مارکێتێکە یاخود سەوزە و میوەفرۆشێکە ئەتوانێت دوکانەکەی کراوە بێ. بەنسبەت ئەو شوێنانەی کە لە پارێزگای سلێمانی ڕێگە پێدراون بە پێ ڕێنمایەکان ئێستا بکرێنەوە لە دەروی سنتەری شار واتە ناو سنتەری شار هیچ شوێنە ڕێگە پێدراو نیە نانەخوانە و فڕنی سەمون و مارکێت و گۆشتفرۆش و دوکانی سەوزۆمی و عەلوێی سلێمانی و کۆمپانیاکانی دەباشکاری و دوکانی سەتەلایت و دوکانی چاکردنی موبایل و دوکانی سێرڤیسی ئۆتۆمبیل لە دەروی سنتەری شار لەگەڵ ماسی فرۆش بە شێوازی دیلیڤەری و لەگەڵ کەباب و گۆشت و مریشکی برژاو بە شێوازی سەفەری لە پارێزگای سلێمانی ڕێگەی پێدراوە بکرێتەوە. ئەو شوێنانە کەش ڕێگەی پێدراوە بە شێوەی گشتی لە کاتژمێر 6 ئێوارە تێناپەڕێ کاتیکردنەوەیان بەڵام بە پێی جۆری شوێنەکانە گۆڕێبوون و عەلوێی سلێمانی لە کاتژمێر 4 بەیانیەوە کرێتەوە بۆ کاتژمێر 1 نیوەڕۆ شوێنەکانی تر تا کاتژمێر 5 ئێوارە کرێتەوە سەرداشخانەکان لە 8 بەیانیەوە 5 ئێوارە کرێتەوە هەموو شوێنەکان کە ڕێگەیان پێدراوە بکرێتەوە لە کاتژمێر 6 ئێوارە بۆ 12 شەو جوڵا بێ بۆ سێبەپێ و ڕێنمای لە ناو وەزارەتی ناوخۆ دەرچووە. کاک لەشکر ئەو شوێنانەی کە باسێکە کراونەتەوە لە قۆناغی یەکەمدایە لە قۆناغی دووەم پلانتان چییە چ بوارێ دەکەنەوە چ شتێک جێبەجێ دەکەن لە قۆناغی دووەمدا؟ بە پێی ڕێشوێنەکانی بڕاتی گشتی تەندروستی سیستەمایی بڕا لەسەر ئەو حاڵەتان ئادرێ تاکو و مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان مێنێتەوە ڕێشوێنەکان بەوا بەتوندیە مێنێتەوە بۆی کە قەرباڵغی لە شوێنە گشتەکان دروست نەکرێ ئەو شوێنانەی کە کراونەوە لە ئێستاە وەکو قۆناغی یەکەم کە بەڕێز داماشە پێکرد هەمووی ئەطرافی شارن واتە توانرێت سەیتەرەکرێ بەسەرەوەیە کە قەرباڵغی دروست نەبێ بەڵام ئێستا لە ناو مەرکەزی شار لە ناو سەنتەری شار بە دڵنیاییەوە گەر شوێنەکان بکرێتەوە قەرباڵغی دروست دەبێ ئەو شوێناش کە ڕێگەیان پێدراوە بە پێی ڕێنمایەکان بکرێتەوە ئێمە ناو سەنتەری شارە تا ئێستا کردوونەتەوە. کاک لەشکر کاتە حاڵەتی ژیان بە تەواتی ئاسایی بێتەوە کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی نەمێنێت. زۆر باشە ئینشەڵا بۆ هیوایین لە نزیکترین کاتا بۆ هەواڵە بگەین بەڵام هەماهەنگیتان لەگەڵ با بڵێن پارێزگاکان چکە سلێمانی لەگەڵ پارێزگای هەڵەبجە بە حکومەی هاتوچۆیەکی زۆر لە نێوان هەڵەبجە و سلێمانی هەیە لەبەرەوەی ئیش و کۆمەڵێک لینکەکان تۆزە سەریعترن بە بەراورد بە هەولێر ڕەنگە ئەکرێ هەر قەتع بکرێیان کەمترین هاتوچۆ بکرێ. ڕێنمایەکان تا چەندێک پەیوەندیتان بە لایەن با بڵێن محافەزەکانی ترەوە گەرچی دوو محافەزەی جیاوازن یان نزیکیەک هەیە لە ڕێنمایەکان و لە قۆناغەکانی بەرەو پێشوونی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسە؟ بە دڵنیاییەوە ئەو ڕێنمانەی کە دەرەچێ هەمووی لەلایەن وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستانەوە دەرەچێت بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای هەڵەبجە کۆنتاکتێکی باش هەیە لە نێوان پارێزگای هەڵەبجە و بەڕاتی گشتی تەندروستی سیستەمانی بەڕاتی گشتی تەندروستی هەڵەبجە هەموو ڕێشوێنەکان بە هاوکاریەک ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ مەبەستەش هاوکاری و پشتیوانی بەڕاتی گشتی تەندروستی سیستەمانی بۆ هەموو ئەو بەڕێوەبەراتیانەی کە دەوروبەری سیستەمانی بە تایبەتی پارێزگای هەڵەبجە بەردەوامە. کاک لەشکر لە مەوزوعی هاتوچۆ هەنێک ڕێنمایی هەیە وڵاتیان تۆزێک با بڵێن لێیان لایەن غامزە بۆ نمونە 6 ئێوارە بۆ 12 شەو بە هەموو شێوەیەک تەنانەت ئەوانەشی کە مۆڵەتی با بڵێن هاتوچۆیانێ وەکو بەتایبەت ڕۆژنامەنووسان ئەمە وەکو ڕۆژنامەنووسێک ئەو پرسیارە بکەین. ئێمە ڕۆژنامەنووس ئەگەر لە کاتی ئەرکی شابین و مۆڵەتێکیشمان پێبێ لە چ کاتێکا بۆمانی هەربێنە دەرێ و ئەو کاتانش کەین کە ئاساییە لەبەر ئیش هاتوچۆ بکەین. بەنسبەت ئەو لایەنانەی کە مۆڵەتیان هەیە بە تایبەتی ڕۆژنامەنووسان و هێزەمینەکان و لایەنە پەیوەنددارەکانی تەندروستی و قایمقامێتی سلێمانی ئەگەر لە ئاسنای کارکردنا بن ئەگەر لە کاتژمێر 6 شەو بێ ڕێگە پێدراوە. زۆر باشە. بە شێوەیەکی گشتی کاک لەشکر ئەو شوێنانەی کە ناو بازارن یاخود شوێنەکان ئەوەی کە باسە کرد دەرەوەی ناو بازارە کراونەتەوە بە شێوەی گشتی کەی ئەوانە دەکرێنەوە زۆر هاوڵاتی پرسیاریەوە دەکەن کە کەسابەتیان لە ناو بازارە یاخود دوکانەکان لە ناو بازارەیە بەردەوام لە خەمیەوەدان کە ئەو مەوادانی یاخود ئەو شتانی کە هەیەە بەرواری بەسەرچوونیشیان تەواو دەبێت هیچ بڕیارێکەیە کە بەو زوانە ئەوانە بکرێت یاخود پێیوەستە بە
حاڵەتەکانی توشبوون لە شاری سلێمانیدا. بەنسبەت ئەو شوێنانەوە لەیان بەڕاواتی گشتی تەندروستی سلێمانی و بڕیایی لەسەر دەکێ بکرێتەوە و چۆن بکرێتەوە هەتاکو بوونی ڤایرۆسی کۆرۆنا پارێزگای سلێمانی بێت ئێمە ناتوانین بڵێن حاڵەتەکە بە تەواوەتی ئاسایی دەکرێتەوە. زۆر باشە تیمەکانی پارێزگای سلێمانی هەموو هەرێمی کوردستان تیمەکانی بەڕێستان ڕۆژانە چۆن دابەش دەبن و سزای ئەو شوێنانە دەدەن کە لە ئێستادا کراونەتەوە ئەگەر پابەندی ڕێنمایەکان نەبن؟ ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی لە ڕێگەی 38مەوە چاودێری شوێنەگەشتیانی پارێزگای سلێمانیەکەین کە بە شەو بە ڕۆژ لە ئەرکداین بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپاراستن و پارێزگاری تەندروستی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی. ئێمە هەموو پارێزگای سلێمانیمان دابەش کردەوە بەسەر 15 زۆنەوە لە ڕێگەی ئەو 15 زۆنەوە بە سەرپەرشتی بەڕێز قایمقامی سلێمانی ڕێوشەی پێویستەگرینە بەر لەو شوێنانی کە کراونەوە لە ماوەی ڕابردووە 370 شوێنمان داخستە بۆی پابەندبوونیان ڕێنمایەکانەوە زیاتر لە 70 تەن خۆراکمان تەلەف کردووە کە شیای خواردن نەبوو و موادی بەسەر چوو بووە. کاک لەشکر ئەو گرفتانە چیە لەم قۆناغەیە دێتە پێشتان واتە داواکاریتان چییە پەیامێکتان چییە بۆ هەموو لایەک ئەو گرفتانەی کەوایە دێنە بەردەستان و ئێوە پۆزێک با بڵێن ئاستەنگ بۆیەوە دروست دەکەن لە جێبەجێکردنی ڕێنمایی و بڕیارەکانتان و وەروەها ئەو ئەرکی کەوا پێتان سپێدراوە؟ گرنگترین شت بۆ ئەوەیە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن بە پێی پێویست بێنە دەرەوە لە ماڵەوە بۆ کاتی کردنی پێداویستی ڕۆژانەیان لە ئایلێک هاتەنها یەک کەس بێ پێداویستی ڕۆژانە بکرێت لە مارکێتەکان لە شوێنە گشتەکان بۆی کە قەرەباڵغی لەسەر شەقامەکان دروست نەبێ. گەورەترین گرفت بۆ ئێمە گرفتی دروستبوونی قەرەباڵغیە لە بەرەوەی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دروستەکە. دوێنێ لە کاتی وەرگرتنی موچەیە کاک لەشکر قەرەباڵغێکی زۆر دروست بوو ئێوە چه ڕێکارێکتان بۆ ئەنجام داوە؟ بە دڵنیاییەوە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەمڕۆ ڕێشوێنی پێویستی بۆ بابەتە گرتووەتە بەر. زۆر باشە کاک لەشکر بووی بەڕێزشتان لە ئەرکان زۆر زیاتر لەوە لە وەختان نەگرین پەیامتان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بۆ هەموو هەرێمی کوردستان بەتایبەت بۆ پارێزگای سلێمانی بە حکومی بەڕێستان وەکو بەرپرسی سەرۆکی لێژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانین لێرەوە چ داواکاریەکرد لە هاوڵاتیان هەیە یا خود ڕوونکردنەوەیەکی باشتر بۆ هاوڵاتیان بووی بۆی هەڵەتێگەشتنی وەکو بەڕێستان لە سەرتاوە باستان کرد کاتێک باز لە قۆناغەکانی یاساییکردنەوەی ژیان لە شاری سلێمانی دەکەین ئەوە بۆ مانایانی مەترسیەکە هێشتا لە ناو نییە و یاخود کۆتاییاتەوە. ئێمە داوا لە هاوڵاتیانی پارێزگای سلێمانەکەین کە پابەند بن بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی ئەو ڕێنمانەی کە لایەن بە ڕاتی گشتی تەندروستی و لایەنە پێندارەکانی پارێزگای سلێمانیەوە دەرچێت بە دڵنیاییەوە بۆ خزمەتی ئەوانە. لە ئێستاشە ئەگەر بە شێوەی ماوەی ڕابردوو لە ماوەی مانگی ڕابردووە کە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی زۆر بە شێوەیەکی باش پابەندی ڕێنمایەکان بەردەوام بن مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بەرەوکەم بوونەچێ بەڵام بە پێچەوانەشەوە ئەگەر پابەندی ڕێنمایەکان نەبن بە دڵنیاییەوە ساش مەترسیەکەیە. کاک لەشکر ئەگەر قەدەغیات و چۆ درێژ بکرێتەوە ئێوە چ ڕێکارێکی دیکە دەگرنە بەر یاخود ئەوەیە کە ئێستا ئەو شوێنانەی کە کراونەتەوە ئاماژەت پێکرد پێشتر دووبارە ڕێکاریەوە دەگرنە بەر کە دابخرێنەوە؟ ئەگەر حاڵەتەکە مەترسیدار نەبێ هەر بەم شێوازە مێنێتەوە. زۆر باشە بۆ هیوایەی ئێوەش سەلامەت بن و هەموو هاوڵاتیان و تیمەکانی تەندروستی و وەروەها قایمقامەتیش لەو پۆڕی تەندروستی باشیا بن. سپاس بۆ بەڕێز لەشکر حەیدەر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی پارێزگای سلێمانی کەوا لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. بەڵێ بنەرانی بەڕێز وەکو کاک لەشکر ئاماژەی پێکرد بێگومان دەبێ ئەمە پابەندی ڕێنمایەکان بین کاتێک کە باس لە هێورکردنەوەی ژیان لە شاری سلێمانی دەکرێت ئەوە بۆ مانایە نییە کەوا مەترسیەکان هێشتا مەسریەکان ڕەویونەتەوە نەخێر بە پێچوانەوە دەبێ هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن وەروەها دەبێ هەموو ئەو ڕێنمایانەی کەوا چ لەلایەن وەزارەتی تەندروستی یاخود وەزارەتی ناوخۆوە یان با بڵێن لیژنە هاوبەشەکانی قایمقامەتیەوە دەدرێتە هاوڵاتیان بۆ نوعیەتی مامەڵەکردنی هاوڵاتیان لەگەڵ بازاڕ و لەگەڵ چوونە دەرەوە مارکێت وانەیە جێبەجێ بکرێن چونکە قۆناغێکی باش دەتوانم بڵێن دانیار قۆناغێکی زۆر باش پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەت پارێزگای سلێمانی و هەڵەبجەش خۆشبەختانە بە دۆکیش خۆشبەختانە توانم بڵێن پێوەستە بە هەڵگری توشبوونی ئەو کەسانی کە بە ڤایرۆسەکە تووشە بن هەتاوەکو ئەو ڕێژەیە کەمتر بێتەوە زیاتر نزیک دەبینەوە لە دەسەرکەوتن و لە تێپەڕاندنی ئەمەم قۆناغا دەمێ شتێکیش هەر بڵێم یعنی لە ئەم ڕۆژە ئەگەر هەموو هەرێمی کوردستان یەک هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای تێدا نەمێنێت
دیسانیشەوە بێ ئەوەمان لە یاد نەچێ ئەگەری ئەوە هەیە بە ڕێگەی قاچاقەوە حاڵەتێکەوە کەسێک بێت بە خۆی نەزانێت دیسانەوە کۆرۆنا بێتەوە نامان بۆیە وشیاری تاکە چارەسەر و تاکە ڕێکچارەیە تاوەکو دۆزینەوەی عیلاجەکە و دۆزینەوەی ڤاکسینێک بۆ کۆرۆنا ڤایرۆس یاخود گەرمبوونی وەزعکە و ڕەنگەی تر ڤایرۆسەکە زۆر مەجالی تەشەنەی نەبێت تاکە ڕێگەچارێک وشیاری خۆتانە هاوڵاتیان پابند بن بە ڕێنمایەکانەوە خۆتان دکتۆری خۆتان بن ماڵەکانی خۆتان با کەرەنتینەی خۆتان و نەخۆشخانەی خۆتان بێ بە لەرساغیەوە لەوێ بن لەناو ئامێزی خانەوادەکانتان باشتر لەوێ ببنەمایی خەم و مەراغ بۆ خۆی خۆشتان و بۆ ماڵەکانیشتان و وەروە بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بەتایبەت پزیشکە بەڕێزەکانیش لە خەستەخانە بۆیە خۆتان بپارێزن لە چارەسەر زۆر باشتر. ئێستا تا گرنگترشت ئەوەیە کە قەرباڵغی دروست نەبێت کە قەرباڵغی دروست بێت زیاتر ئەو ڤایرۆسە بڵاو بێتەوە بۆ هیوایە کە لەو شوێنانەی کە بەتایبەت موچە وەردەگیرێت قەرباڵغی دروست نەبێت هەوڵ بدرێت لە یەکتر دوور بن بۆی ئەو ڤایرۆسە تەشە نەکات و بڵاو نەبێتەوە. ئازان ئێستاش راپۆرتێکمان ئامادەیە و پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. ئەو دیمەنەی کە دەیبینن بە خاکسپاردنی بە کۆمەڵی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە شاری نیویۆرک کە بەبێ هیچ مەراسیمێکی ماڵاوایی لە ژیان دەنێژرێن. ڕۆژانە بە سەدان کەس لە ویلایەتی نیویۆرک بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە گیان لەدەست دەدەن تەرمی هەندێکیان دەبرێنە دوورگەی هارت و بە کۆمەڵ دەنێژرێن. لە ڕووی ژمارەی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا لە سەر ئاستی جیهان نیویۆرک لە پلەی پێنجەمدایە و لە سەر ئاستی ئەمریکاش لە پلەی یەکەم دێت. ئەم دوورگەیە گۆڕستانێکی گشتی و ساڵانە 1500 کەس تێدا دەنێژێن. ئێستا تایبەت کراوە بە مردوانی ڤایرۆسی کۆرۆنا. کۆمپانیەکانی تایبەت بە ناشتنی تەرمەکان بۆ ماوەی 14 ڕۆژ تەرمەکان لای خۆیان هەڵدەگرن و دواتر لە دوورگەکە دەیانێژن. ڕۆژانە نزیکەی 25 تەرم دەگوازنەوە بۆ ئەم گۆڕستانە. مردووەکان لە تەنیژ یەک و بەسەر یەکەوە دەنێژێن تاوەکو شوێنی زۆرترین تەرمی تێدا بێتەوە. لە ویلایەتی نیویۆرک لە ئەمریکا نزیکەی 165,000 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و زیاتر لە 16,000 کەسی چاک بوونەوە و نزیکەی 8,000 کەسیش گیانیان لەدەستداوە. بەهاران لە هەرێمی کوردستانە دەرچی جەوەکی خۆشە بەڵام یادەوەریەکانی زۆربەیان ئازاربەخشن زۆربەیان غەمهێنەرن لە سەرەتای بەهارەوە تاوەکو کۆتاییەکەی لە کۆڕە و ڕاپەڕین و لە کێمیا باران و ئەنفال و دەیان یادگاری تاڵ وەک دەزانین سپەیش لە ساڵ ڕۆژێکی وەکو چواردەی چوارەکە یا یادێکراوە بۆ یادی ئەنفال بە پێشتر سەمانە سەرکرد بەڵام بزانین یادەوەریەکانی ئەمڕۆ چین دەچینە لای پڕگەی یادەوەری و دێنەوە لای. سیانزەی چواری ساڵی 1953 لە دایکبوونی سەرکردە و فەرماندەی گەورەی کورد مزەفەرەدین کەوکەبەری ناسراو بە سوڵتان مزەفەری هەولێر پاشا و حکومڕانی شاری هەولێر بووە لە سەردەمی سوڵتان سەلاحەدینی ئەیوبیدا و پاشتر دەبێتە یەکێک لە گەورە سەرکردەکانی سوپای ئەیوبیەکان کە لەگەڵ سوڵتان سەلاحەدینی ئەیوبیدا دژ بە خاچپەرستەکان دەجەنگا. یەکەم کەس بووە لە کوردستان کە کەلتوری مەولودنامە خوێندنەوەی بۆ پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت داناوە. سیانزەی چواری ساڵی 1921 لە دایکبوونی شاعیر و نووسەر و زمانزان و خاوەن فەرهەنگی ناوداری کورد عەبدوڕەحمان شەرەفکەندی ناسراو بە هەژار مکریانی لە شاری مەهاباد. ناوبراوبرەی دکتۆر سادق شەرەفکەندی دووهەمین سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان یەکێک دەبێت لە دامەزرێنەرانی حیزبی ژیانەوەی کوردستان ژێکاف و لە دامەزراندنی کۆماری کوردستاندا دەبێتە یەکێک لە شاعیر و نووسەر و کەسە نزیکەکانی کۆمار و متمانەیەکی زۆری دەبێت لای پێشەوەی شەهید و هەر خودی پێشەوا قازی محەممەدیش نازناوی هەژاری بۆ دادەنێت. هەژاری مکریانی یەکێک بوو لەو کەسانی خزمەتێکی زۆر گەورەی بە فەرهەنگ و زمانی کوردی کردووە و وەرگەڕەوی قورئانی پیرۆز و چێشتی مجەوەر و هەنبانە بۆرینە و چوارنامیلکەی دکتۆر عەلی شەریعەتی و شەرەفنامە و بۆ کوردستان و زۆری تریژ لە بەرهەمە بەپێزەکانی هەژار مکریانین. سیانزەی چواری ساڵی 1966
کۆچی دوایی عەبدوسەلام عارفی دووهەمین سەرۆکۆماری عێراق بە هۆی سووتانی فڕۆکەکەی و کەوتنە خوارەوەی لە ئاسمانی نێوان قوڕنە و بەسڕەدا و بە ڕووداوێکی تەمومژاوی کە گومانی لەسەر بوو لە تەمەنی 45 ساڵیدا. وڵازیزان بۆ وە بیرهێنانی ئەو ڕێنمایانەی یاخود ئەو ڕێکارانەی کە پێویستە هەمومان ئەنجامی بدەن پێکەوە بینەری ڕێنمای تەندروستیەکان دەبین. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنای نوێ نەوەیەکی نوێی سارس ڤایرۆسی کۆرۆنایە و لەم دواییانەدا دۆزرایەوە. دوای ئەوەی چەند کەسێک لە شاری ووهانی وڵاتی چین ڕوبەڕووی هەوکردنی بۆڕی هەناسە بوونەوە. تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکار نەدۆزراوەتەوە، تەنها پشودان و حەسانەوە و چاودێری نەخۆش باشترین چارەسەرە. تا ئێستا هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە نەسەلمێنراوە، بەڵام هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ تێکەڵبوونی هەندێک لە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤ دەگەڕێتەوە. دوور بکەونەوە لە شوێنی قەرەباڵغ و ئەو کەسانەی کە گومان دەکەیت نیشانەکانی ئەنفلۆنزای لێ بەدەرکەوتووە، هەروەها دەستمەدە لە کەلوپەلی کەسانی توشبوو بە ئەنفلۆنزا. دوور بکەوەرەوە لە دەستلێدانی ڕاستەوخۆ لە ئاژەڵی زیندوو یان مردوو، ئەگەرچی ئاژەڵەکان ماڵی بن یان کێوی یان لە کێڵگەدا بن. چۆن مەترسی توشبوون بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکەینەوە؟ دەستەکانت بشۆ بە ئاو و سابوون یان شامپۆیەک کە کحول لە پێکهاتەکەیدا هەبێت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە. لەو کەسانە دوور بکەوەرەوە کە نیشانەکانی ئەنفلۆنزای تێدایە. بەباشی گۆشت و هێلکە بکڵێنە. بە بێبوونی پێداویستیەکانی خۆپارێزی دەست بۆ ئاژەڵ مەبە. چۆن کەسانی تر لە توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزیت؟ لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنیکس بگرە یان دەست بگرە بەدەمتەوە. کلینیکسەکە دوای بەکارهێنانی فڕێ بدەرە ناو سەتڵە خۆڵێکی سەرداخراوەوە. لە کاتی کۆکین و پژمین یان ئەگەر خزمەتی کەسێکی نەخۆشت کرد دەستت بشۆ. خۆت و کەسانی تر لە نەخۆشی بپارێزە. لەم کاتانەدا دەستت بشۆ. لە دوای کۆکین و پژمین، لە کاتی خزمەتکردنی نەخۆش، پێش یان پاش، لە کاتی ئامادەکردنی خواردن، پێشتان خواردن، دوای چوونە تەوالێت، ئەو کاتانەی دەستەکانت پیس دیارن، دوای دەستدان لە ئاژەڵ و پاشەڕۆکانی. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. یەکێک لەو شتانەی کوا لەم قۆناغەیە زۆر گرینگە بەرگری جەستەمانە، لەشمان چەند بەرگری بەهێز بێ ئەوەندە لە هەمبەر ڕوبەڕووبوونەوە لە کۆرۆنا ڤایرۆس یا هەر بابەتێکی ترکەوە تووشی مرۆڤ دەبێت توانێت مقاومەیەکی باشکە توانایەکی باشیە بێت. کۆمەڵێک ڕێنمایی هەیەکەوە دانراون وەکو ڕێنمایەک چۆن بەرگری جەستەمان بەهێز بکەین، یان چۆن وا بکەین مەناعەیەکی باشمان هەبێت بەرگری جەستەمان باش بێ. با بینەری ئەو ڕێنمایانش بینکەوە باس لە بەهێزکردنی بەرگری جەستە دەکەن. چۆن سیستەمی بەرگری جەستەمان بەهێز بکەین؟ ساڵانە ملیۆنەها کەس بە دەست هەڵامەت و ئەنفلۆنزاوە دەناڵێنن کە بەداخەوە ڕێژەیەکیان گیان لە دەست دەدەن. ئەگەر سیستەمی بەرهەڵستی جەستە بە تەواوی کار بکات، پێویستە هەموو خانەکان و شانە و ئەندامەکانی جەستە هێندە بەهێز بن کە بتوانن نەخۆشیەکە لەناو ببەن. ئەم ڕێگایانە چەند ڕێکارێکی سادەن بۆ بەهێزکردنی سیستەمی بەرهەڵستی جەستە. یەکەم، میوە و سەوزەی زۆر بخۆ، چونکە سەرچاوی بەهێز و دەوڵەمەندی ڤیتامین و کانزاکان و ئەنزیم و دژە ئۆکسان و ڕیشاڵەکانن. ئەمانە گشتیان پێویستن بۆ ئەوەی مرۆڤ تەندروست بێت. دووەم، خەوی باش. بێخەوی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر سیستەمی بەرهەڵستی. هەوڵ بدە هەموو شەوێک لە هەمان کاتا بخەویت بۆ ئەوەی کاتژمێرە بایۆلۆجیەکەت تێک نەچێت و جۆری خەوەکەت لاواز نەبێت. سێم، ئەرێنی بە. بیرکردنەوە بە شێوەیەکی ئەرێنی لە ئایندە کلیلی سیستەمێکی بەرهەڵستی بەهێزە. لەمڕۆوە چەندین توێژینەوەی زانستی سەلماندویانە ئەو کەسانی ئەرێنی بیر دەکەنەوە سیستەمی بەرهەڵستیان باشترە. چوارەم،
لە کاتی کۆکیندا دەست بگرە بەدەمتەوە. خۆت مەکە بە سەبەبکاری بەڵاوبوونەوەی میکرۆبی زیان بەخش بۆ کەسانی دیکە. ئەگەر ناتەوێت لە ماڵەوە بمێنیتەوە، دەمتدا بپۆشە یان ماسکێک بگرە بەدەم و لوتەوە بۆ کەمکردنەوەی بەڵاوبوونەوەی ئەو دڵۆپۆچکە پڕ لە میکرۆبانەی کە لە کاتی قسەکردن و کۆکین و پژمەدا لە دەمتەوە دێنە دەرێ. هەوڵ بدە زۆر لە خەڵکی دیکە نزیک نەبیتەوە، لانیکەم 4 پێ دوور بەلایانەوە. 5. وەرزش بکە. ئەنجامدانی وەرزش بە شێوەیەکی ڕێکوپێک و بەردەوام سیستەمی بەرهەڵستی جەستە لە ئاستێکی زۆر بەرزدار ڕادەگرێت. ڕۆژی 30 خولەک وەرزشکردن کارێکی سەخت و مەحاڵ نییە، بۆیە پابند بە وەرزشکردنەوە. یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی هەموو نەخۆشیەک سترێسە. ڕامان و بیرکردنەوە و ئارامکردنەوەی دەروون زۆر گرنگن بۆ کەمکردنەوەی سترێس. 7. پرۆبایۆتیکەکان بخۆ، بۆ نمونە ماست، خەیارشۆر و جۆرەکانی دیکەی ترشات و شێلم بە ترش، چونکە ئەم جۆرە خۆراکانە میکرۆبی سوودبەخشیان تێدایە. 8. سیر لە بیر مەکە. سیر باشترین خۆراکە بۆ بەهێزکردنی سیستەمی بەرهەڵستی. هەر لە دێر زەمانەوە سیر بەکارهێنراوە بۆ ڕێگریکردن لە هەموو نەخۆشیەک، هەر لە هەڵامەتەوە هەتا تاعون، چونکە دەوڵەمەندە بە پۆتاسیۆم و پێکاتە کبریتیەکان. 9. خۆت بکوتە. ڤاکسینی دژە ئەنفلۆنزا زۆر گرنگە بۆ ڕێگریکردن لەو نەخۆشیە، بە تایبەت بۆ ئەوانەی کە کێشەی کۆئەندامی هەناسەیان هەیە، وەک هەستیاری و نەخۆشی ڕەبۆ. بەڵێ ئازیزان، تۆرێکی دیکەمان کە تایبەتە بە خانمان ئەویش بڕین و درومانە کە خات و فۆزی بۆی ئامادە کردوین پێکەوەبینەری ئەو دیمەنە دەبین، ئەو بەرنامەیە دەبین. گەرچی لە ئێستادا بەهارە و خەڵک کەمتر گرنگی بەجلی کوردیتە، بەڵام زۆرێک لە خانمان ئێستا لە ماڵەوە سەرقاڵی دوورین و یاخود بڕینی جلی کوردین، بۆیە بۆ زیاتر زانین یاخود زیاتر ئاشنابوونی خانمان بۆ بوارە پێکەوەبینەری ئەم بەرنامەیە دەبین. بڵاو ڕێزم هەیە بۆتان خۆشەویستانم. ئەمەوێ زۆر ئافرەت پەیوەندیەکە داوای کەوای 7 پارچەکاڵێن بڕین و دوورینەکەی ببینین. ڕاستی من هەندێک جارە بێ شتە بە قیاس بکەیت، جالێرە لە بەرنامە قیاساتەکە ناتوانم بەو شێوە ئەبێ دەرچێت، بەڵام ئەمەوێ لەسەر ئەم قماشی تیترۆنە بڕینی کەوای 7 پارچتان بۆ بکەم و ئینشاڵڵا ئێوەش سوودی لێبین و فێرە بن. ئێمەیتر بەرەو کۆتایی ڕۆین و ئێوە تازە دەست پێ بکەن. ئێستا دەست دەکەین بە بڕێنی. ئەمە حسابەکەین، ئەمە کەواکەیە. خۆی هەموو ئافرەتی ئێمە زۆربەی ئافرەتەکان بۆ نمونە لە سەدا 90 ئەبێ 3 مەتر بکڕێ، چون سایزەکەیان وا دەرەچێت. لە سەدا 90مان ئەبێ لە 3 مەتر کەمتر نەبێ قماشەکەمان. ئەمە من حسابکە 3 مەترەکەیە و بەشی قۆڵی لێ دەرەکەم. بەم شێوەیە بەشی قۆڵی لێ دەرەکەم. چەند دەرەکەم بۆ نمونە 50 سانتیم دەرەکەم بۆ قۆڵ. هەی بینێ 50 سانتیم بۆ قۆڵ زۆر باشە. جا ئەو کات ئێمە قماشمان هەیە، قماشەکەمان بۆ نمونە شۆراوەمان هەیە، بارەکەی لایەکی ساف دەرەچێ و لایەکیشی تۆق دەرەچێ. ئەو جۆرانە ئەبێ ئاگاداربی لە کاتی بڕینە، ئاگاداری بی. ڕاستی بە 2 جۆرەی بڕن، بەڵام من هەروەکو خۆم کە فێری بڕینی کەوا بووم بەم جۆرە بڕیومە. 7 پارچەم بەم شێوە بڕیوە، چون هەفتەکەم ئەم شێوە جوانتر دەرەچێت تا ئەوەی کە 2 پارچە زیادەکە لە بندستەوە دابنێ. بەم شێوەیە ئەمە لێرە بۆ بەشی سەرەوەی کەواکەیە، بۆ بەشی سەرەوەی کەواکەیە. ئەمەش بۆ بەشی دامێنی پشتەوەیەتی. تەبعاً وەکو بەم شێوەیە تەماشاکە، بەم شێوەیە سیرکە. لێرە باریکە، لێرە پانە. ئەمیش لێرە باریکە، لێرە پانە. ئەمەیان باریکە، ئەمە پانە. ئەمە بێ بە دامێنی پشتەوە، 3 پارچەکەی پشتەوە بەشی خوارەوەی. ئەمە بێتە بەشی 4 پارچەکەی پێشەوە، هەر لایەک و 2 پارچەیان.
ئێرە باریکاییە و ئەوە پانایە ئەوە ئەبێتە بەشی خوارەوەی پێشەکەی تەماشاکە لەیرە بەم شێوەیە بڕینەکە ئەکەی چونە بێت کەوا خوارەوەی بەشی پێشی لە 40 سانت دەرچێت ئینجا جوان ئەمە وتمان ئەمە بێتە بەشی پشتەوەی ئەو کات چیەکەی ئەمە هەر بەشی پشتۆیە بەڵام چۆنەی بڕین تەنها ئێمە لەتی ئەەکەین بەڵام لە لەتکردنەکە شێوەیەک باریکی لە ئەمە ئاسانترە بۆتان دوورینەکەی هەم خۆشترە هەم ئاسانتریشە لەوەکەی تریان تەماشاکە ئەمە ئەبێتە شوێنی قۆڵ ئەمە ئەبێتە شوێنی قۆڵ ئەمە ئەبێتە شوێنی قۆڵ من لێرە چیەکەم ئەمە کە ئەوێتە باریکایی بەم شێوەیە ئەمە بۆ شوێنی قۆڵەکە ئەو کاتە ئەمە بە شێوەیەکی یەکسان لە دەکەین ئەمە بۆ پشتەوەی ئەو کاتە پشتەوەی ئەم کەوایە ئەبێ بە چەند ئەبێ بە 3 پارچە ئەوەی لای ئێمە زۆر زۆر گرنگە و زۆر پێویستمان پێیەتی ئەوەیە کە کەمەرەکەی باریک بێ کەمەری باریک بێ نەک سنگەکەی نابێت سنگەکە باریک بێ ئەبێ کەمەر باریک بێ جا لەیرە سیرکە ئەبێ 42 سانت جێبێڵین لە دوای 22 سانت لە دوای 22 سانتۆ یەکسەر دوای 22 سانت ئەم باریککردنەوە بکەین ئەو کاتە کەمەر باریک دەرەچێ و سەرسنگەکەی پان بە قیاسی خۆت دەرەچێ ئەمە سەرشانی کەواکە ئەمەی پشتی کەواکە ئەمە حەدەکەم بەشی پشتەوە شەرحەکەم بۆتان پێشە با بیبینن ئەمە پارچەی پشتەوە جا لێرە سیرکەن لێرە چی ڕوویداوە پشت پانە بەڵام کەمەر باریکە کەمەر باریکە ئەمیش عینەن مادە ئەمیش هەر عینەن ئەو کاتە چی ڕووەدا لێرە ئەمە کە نووساندمان بە یەکەوە ئاوا کەمەر هەر باریکە وتمان لێرە سیرکەن ئەم باریکردنەوە بۆ چییە تەماشاکە ئەمە ناو پشتە بێژین ناوشانە ئەلبەت ئەکەوێتە خوارشانەوە ئێرە ئەکەوێتە خوارشانەوە لەبەرەوەی ئەمەمان بۆیە باریکردنەوە بۆ کرد کاتێککە ئیدورین یەکسەر چی دروستە بێ بەم شێوەیە کەمەر باریگە بێ خوارەوە پانە بێ سەرەوەیش هەرپانە بێ بەڵام کەمەر باریگە بێ ئەمە بەشی پشتەوە بینیتان هەر زۆر زۆر ئاسانە ئەو لایەن سیرکەن چۆن دانراوە سەیری ئەملا بکەن چۆن ئیسەیتر تیاگەن لە وەضعەکە ئەمە دوایی ئاوا پێکۆی ئەدووری ئینشاڵڵا دوورینەکەی شەکەین ئێوە بیبینن ئەمە وتمان بەشی پشتەوە ئەمە واز لە بەشی پشتەوە بێنین ئەو کات چی بکەین بەشی پێشەوە ئەمەی دوو پارچەکەی بەشی پێشەوە ئەکەین بە 4 پارچە ئەمە لێرە دائنین ئەمە لێرە دائنین بۆچی بۆ بەشی پێشەوە بۆ نوشتاندنەوە هەتا چەندێک تا 22 سانتیم چۆن بەشی پشتەوە کاتێ پشتەکەمان بڕی 22 سانتیم ئێمە باریکردنەوەمان ینی باریکمان کردو بۆچی بۆ ناو قۆڵەکە ئەمیش لێرە لەسەر سنگا لێرە تا 22 سانتیم بە پانیە ڕۆی ئەم سەرشانە بە پانیە ڕۆی گەیشتە 22 سانتیم
وردە ئیتر وای لێ ئەەکەی تەنها 2 سانتیم بمێنێتەوە هەتا ئەچیتە خواری خوارۆ 2 سانتیم بمێنێتەوە خۆ ئەبینن 2 سانتیم بمێنێتەوە جا ئەو کات ئەمە ئەەکەین بە 4 پارچە ئەینن ئەو چۆن ئەیکەین بە 4 پارچە بەڵام پێش هەموو شتێک چیەکەین 22 سانتیمەکەی تر بۆ قۆڵ لەو لا بڕیومانە لەم لایش ئەی بڕین لێرە بۆ قۆڵ بڕیمان ئەو کات چیەکەین لێرە دووبار چی کەمەر باریگەکەینەوە دووبار کەمەر باریگەکەینەوە دیسان لێرەوە ئەمەش لە دەکەین کاتێککە ئەمەش لە دەکەین لە پێشەوە سەیریکە ئەبێ ئەمە بەلاری لە تینەکەی ئەبێ ڕێک بە ڕێکی خۆی لە تیکەی دووبار چیەکەین لێرە تۆڵێکیش ئەمیش باریگەکەینەوە بۆ شوێنی چی بۆ شوێنی کەمەر بەڵام ئەمەیانی 1 سانتیم 1 سانتیم ئەمیانە باریکردنەوەی بۆکەین دووبار سەیریکەن ئەمە 1 پارچەیە لە کەواکە ئەمە بەشی پێشوەیە تەماشاکە ئەمە لێی لا دراوە لێی بڕاوە بەس ئەمە ڕێکە وتمان ئەمە بەشی پێشەوەیە سەرشان بەم شێوەیە تا 22 سانتیم بە پانی تێی وردەکەی بە 2 سانتیم هەتا خواری خوارەوە بە 2 سانتیم بڕۆ ئەمە ئەمە چییە؟ ئەمە باریکردنەوەکەیە کە بۆمان کردووە لە تەنشتی وتمان ئەوەیان زۆر باری کراوەتەوە ئەوەیە کە ئینوسێنین بە پشتەکەوە ئەمەیان 2 سانتیمە کە ئینوسێنین بە پێشەکەەوە سیرکە ئێمە کاتێ لێرە ئەمەمان نووسان پێکەوە دیسان کەمەر باریگە بێتەوە دیسان کەمەر باریگە بێتەوە ئەمە بەشی پێشەوە ئەمە پێشە ئەمە ئێرەیە ئەمە قۆڵە ئەمە قۆڵە لەگەڵ قۆڵی پشتەوە ئەو دوانە یەگەگرن و خۆڵە خەینە ئێرە ئیتر ئینشاڵڵا دەکەین بە دوورینی ئەو کاتە خۆتان بە وازیحی شتەکە ئەبینن هەمیشە ئەو پارچانەی کە لێگەی بڕن ئاوای لێکەن لەبەرەوەی لێتان تێک نەچێ کام پارچەیە ئی کام پارچەیە ئەمە لێرە دیاریەکەین بۆ سەرشان تەنها 2 سانتیمە بڕین تەنها 2 سانتیمە بڕین لەبەرەوەی نابێ ئەمە چون بۆ کەوای حەوت پارچەیە نابێ باریکی کەیت ئەمەش بۆچی بۆ سەردەستی کەواکە بەڵام قماش بۆ کەوا ئەبێ کەم نەبێ بۆ کەوای حەوت پارچە بە تایبەتی ئەبێ کەم نەبێ مەیج ئەەکەینە قۆڵەکە ئەمە بۆی قۆڵەکە ئاوا لە خۆی دەرچێ خەت بێراتێری ئینشاڵڵا سەردە دەکەین بە دوورینی و ئێوەش بیبین سەردە دەکەین بە دوورینی کەواکە بەڵامی تر نامەوێ ئۆڤەریکەم لەبەرەوەی کاتێک زۆر پێنەچێت تەماشایەکی ئەمە بکە ئەمە باریکیەکەی سیرکە باریکردنەوەکەی لێرێ ئەبێ ئەمە بکوێتە کوێوە ڕێک بکوێتە لای کەواکە و لەبەرەوێ بەو شێوەیە کەمەر باریک ببێتەوە چون کەوا ئەگەر کەمەری باریک نەبێ هیچ جوان نی وەکو ڕۆک دەرەچێت نامەوێ ئۆڤەرتان بۆ بکەم لەبەرەوەی ئۆڤەرەکە کات زۆرە بات
کە هەلیووە سیرکە لەیرە چی ڕوویدا تەماشای کەمەرەکە بکە چۆن ئێرە پانە وردە پانە هەتا بۆ خوارەوە کەم چی دەست پێکە باریکی دەست پێکە وە کەم چی دەست پێکات وردە پانی دەست پێکە چون ئێرەی ئافرەت ئەوێ ئەبێ ئەیرە پان بێ گەر پان نەبێ دوای کەواکە زۆر تەسکوت و دەرەچێ و بە کەڵگنای ئەمە بەشی پشتەوەمان ئامادەکردوێتە دەچینە بەر بۆ بەشی پێشەوەی مانە بێ ئاگاداربی ئەمەی کە باریکەکرێتەوە زانی کامە بۆ کامەیە ئەمە بۆ ئێرەیە ئەمەش هەر وەک ئەو سیرکە وردە پانە تاتێ لێرە کەم باریکی دەست پێ ئەکات و دوای ئەو پانی دەست پێ ئەکا لێرە ئەمە بێتە بن قۆڵەکە چێتە ناو کەواکەیەوە وتمان ئەبێت چی بکەین سەرشانەکە نابێ ئەوە نەپان بێ هەتا 20 سانتیم تا 22 سانتیمی ئەبێ ئاوا پان بێ خوارەوەی بە 2 سانتیم ئەنی کۆتایی پێ سیرکە سیتر وردە دەکەم بە باریکردنەوەی ئێرە سەرشانەکە ئەبێ چی بکەم خۆی لە خوارەوە بە 2 سانتیم دەستم پێکرد بەڵام لە سەرشانەوە وردە ئەیکەم بە چەنێ ئەیکەم بە 4 سانتیم خەمی ئەوەتان نەبێ ئەمە یەکسەر ئوتو لێدا خۆی هەمووی ڕێگە بێ هەمووی ڕێگە بێ چیەکەین ئەمە چەنێکی کەمێ بۆ ئێ قۆڵی کەواکە ئەبێ لێرە ڕێکی بەشی پشتەوەی بکەین پێشەوەی بکەین مان لێرە کەلایەکمان لێرە داناوە ئەوە ئەکەوێتە ناوە ڕاقی سەرشانەکە لێرە دەردیەکە ئەکەن بە ناوە ئینجا ئەیسوڕێنن لە ژێریە چون ئەگەر وانەکەی ئەو بندەفەی چرچێکی تێکەوێت بەس ئاوات کرد هیچ چرچی تێناکەوێت گەر ئاوات هیچ چرچێکی تێ ناکەوێت ئەمە کە ئوتو کرد ئەو هیچ شتەکان نامێنێن تەماشای ئێرە بکە ئەمە کەمترە بۆ ئێرە ئێمە ئەشی چی بکەین یەک تۆڵ ئەمە بۆینە خوارەوە لەبەرەوەی ڕێکی بەشی پشتەوە ببێ چون ئەم کەمترم لێ هەڵکەندووە ئێمە کەوای خۆمان قۆڵەکە ئاوا پێیوەنێ ئاوای پێیوەنێ بەڵام ئەم تەماشاکە قۆڵەکە چۆتە ناو لە شەکەو چۆتە ناو لە شەکەو وەکو چۆن لێرەی چۆتە ناو لە شەکەوە ئەتوانین یەک
هەنگسی بچووک بدەین لێرە لەبەرەوەی ئەو بەردبوونەوەی نەمێن. تا فەیریکە بۆی هەیشا لێرە ئەمە ئەبرێت و دووبار تێداتەوە، بەڵام ڕاستی بەخوا من نایوەڕم ئەوە ئاسانترە بۆم، ئاوا خۆشترە بۆ مەدووری، ئەمە خۆشتر بۆ مەدوورێت کە ئاوا بچێتە سەرەوە. سنگی ئافرەت پێویستە بێ ئێرەی تۆستێک هەبێ، پێویستی پێیەتی، بەڵام کەمەر نایەوێت، ئەمەی ئەبێت تۆزێ گەورە بێ لەبەرەوە پێویستێتی. نەمە بەشی یەکلای کە ئەو لاکەشی پێوە ئەنی. تۆزێ زیادە ئەوەندەی بۆ ئەبڕێن لایەبێت. بەم شێوەیە ئاوا قۆڵەکە چێتە ناوی بوو، بێ بەم شێوەیە قۆڵەکە بگری نیو سانتیمێ بچێتە ئەو لاوە و اینجا دەست پێ بکەیت. ئەتوانین لە سەرشان چۆن بە دوو شێوە دەست پێ بکەین، بە دوو پر دەست پێ بکەیت، بەڵام ئەوەی کە بە دوو بەر دەست پێەکەی بۆ ئێوە ئاسانترە. بۆ من قەینا، بۆ من چون ڕاتوم لەسەر وەقعەکە مشکیلەم نییە، بەس ئێوە باشترە کە بە دوو بەش دەست پێ بکەن، لە سەرشانەوە دەست پێ بکەن، نیوەکەی تریشی دوای دەست پێ بکەن. جاوتم ئێستا ئەمەمان کەمتر بڕێوە بێ ئەمە تۆدێکی لێوەکەین بۆچی بۆ ئەم دووبارە دەردێکەکەن بە ناوە اینجا ئیسوڕێن. فێریکەن لێرە بندەختەکە پانە، بەڵام لێرە باریکە، ئەمە ئەبێتە شوێنی کەمەر، ئەمە ئەبێتە شوێنی سنگ. فەتحی کەوای تر 50 سانتی بمێنێتەوە بە سافی زۆر زۆر باشە. 50 سانتی بمێنێتەوە زۆر باش. مان لێرە ئێرشمان باریک کردێتەوە بەرەو بندەختەکە باریک دەرچێت. مان لێرە سیرکەن دوو تەقەڵی بندەستەکە هەردووکیان لە ئاستی یەک دەرچوون. ئەگەر ئەو تۆسکە زیادەی هەبوو لێم نەبردایە نەم بڕیایە دوای ئاستی یەک دەرناچوون، قۆڵەکە لار دەرەچوو. نێتەوە ئەلبەت بۆ گەورە نەک بۆ مناڵ. زۆر زۆر باشە.
تەواو بوون لە هینەکەی ئەم فەتحانە پێکەوەگرن تان وەکو یەک وایە ئەگەر وەکو یەک نەبوو ئەبێت چی بکەی ڕێکی یەکتریان کەیتە بۆ نمونەمەی من سانتیمێک لەوەکەی ترکەمە ئەمەی تەکردن بە ڕێکی خۆی سەر ڕێکی یەکترینە بێ فەتحەکان ڕێکی یەکتر بێنە جوان نییە. بۆیە ئۆڤەر ناکەم بۆتان چون کاتی زۆرتر پێچێ لێرە دەردیەکە کەن بەناوە و ئینجا ئەیسوڕێنن بۆ بەشی ئەوبەر. ئەگەر هەمیشە هەموو شوێنێک دەردی بکەی بەناوە بیسوڕێنی ئەو کاتە ئەو فەتحە جوان دەرەچێت بەس ئەگەر نەیکەی بەناوە دەردیەکە تۆزێ لار دەرەچێت. بڕگەیەم جارەمان کە بڕین و دوورینی کەوای حەوت پارچە بوو هیوادارم ئێوەش توتان لێبینی و ئێمەش. بەڵێ عزیزان هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمانیەوە خوازین سەرجەم بڕگە و بابەتەکەمان جێگەی سوود و ڕۆزامەندیەوەی عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.